له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، براکانم، پەروەردگارمان کە عەبدەکانی خۆی دروست کردووە وازی لێ نەهێناون لە دونیادا بۆ خۆیان ڕێگەی ڕاست و ڕێگەی سەواب و باش هەڵبژێرن، نەخێر، بەڵکو پەروەردگارمان لە ڕێگەی پێغەمبەرانیەوە سەلامی خوا لە هەموویان بێت زۆر شت کەوا لەسەر زوبان زۆر بچووک و زۆر ئاسانە لە ڕێگەی پێغەمبەرەکانیەوە بە عەبدەکانی فەرمووە ئەمە بریتیە لە ڕێگەی سەرفرازی. یەکێک لەو شیعارانەی کەوا پەروەردگارمان بە پێغەمبەرانی فەرمووە بە قەومەکانی خۆیان بڵێن، هەر لە یەکەم ئوممەتەوە تا ئەم ئوممەتەش بریتیە لە کەلیمەیەک، ئەویش بریتیە لە کەلیمەی بسم الله یاخود بسم الله الرحمن الرحیم. بەڵێم کەلیمەیە دەیڵێن، بەڵام ماناکەی چییە؟ ئەم کەلیمەیە بۆ لە ناو ئوممەتاندا هەیە، چۆن لە ناو ئوممەتاندا هەبووە. ئەم کەلیمەیە کاریگەری لەسەر ژیانی من و تۆ چییە؟ چەندە پێویستە بۆ ژیانی من و تۆ؟ بسم الله لەوانەیە زۆر بە سادەیی بەسەرمان داهاتێ بێ و بیسپێتمان و گوێمان لێ بۆ، بەڵام هەڵوێستەمانە بەرامبەری نەکردووە. بۆیە پێم خۆشە چەند هەڵوێستەیەک لە بەرامبەر ئەم کەلیمەیە بکەین. بسم الله الرحمن الرحیم یاخود بسم الله بەتەنها. براکانم، زانایان دەفەرمون یا ماناکەی ئەوەیە کەوا داوای یارمەتی و ئیستیعانە لە خوای پەروەردگار دەکەین بەهۆی ئەو ناوەوە کە ئەڵڵایە، یا ئەوەتە لە هەر کاروبارێکماندا و لە هەر قسەیەکماندا کە دەست پێ بکەین دەڵێن دەست پێ دەکەین بە ناوی ئەڵڵاه. ئەڵڵاه ئەو پەروەردگارەیە کە ئەرز و ئاسمانی دروست کردووە، ئەو پەروەردگارەیە کەوا دەسەڵاتی بێسنوورە، ئەو پەروەردگارەیە هەر فەرمانێک بکات بە هیچ شێوەیەک ڕەتبوونەوەی نییە. ئەڵڵاه ئەو پەرستراوەیە کە تەنها ئەوە کەوا شایستەیە بپەرسرێت بە تەنها، پەرستراوی حەق و ڕاست بریتیە لە ئەڵڵاه. بسم الله بەناوی ئەڵڵاه. لە ئومەتان سیر بکەین براکانم، پەروەردگار بە شەرعی داناوە وتنی بسم الله، وقال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها إن ربي لغفور رحيم. پێغەمبەر نوح کاتێکەوە کەشتێکەی دروست کرد بەو ئیماندارانی کە لەگەڵی بوون فەرمووی چی؟ اركبوا فيها، سەرکەون و کەشتێکە بڕێ دەکەوێت بە ناوی ئەڵڵا و بە ناوی ئەڵڵا لە هەر شوێنێک جێگیر بێجێگیر دەبێت. بسم الله مجريها ومرساها إن ربي لغفور رحيم. بەتەکیدی پەروەردگاری من زۆر لێخۆش بووە و زۆر بەڕەحم و بەبەزەییە.
پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لێبێت کاتێک نامەیەک دەنێرە بۆ بەڵقیس دەڵێت قالت یا ئەیها المەلأ ئەی گەورەی قەومەکەم گەورەکان إني ألقي إلي كتاب كريم كتابك زور بريس للاي قورترين مليكي سرزوي يكيق لقورترين مليكا كان سرزوي بولاي من هاتوا أم كتابه إنه من سليمان للان سليمانوا تي تدانو سراوة بدايتكي وإنه بسم الله الرحمن الرحيم تدانو سراوة بناوي الله أو الله كوا زور بخشندي وزور ببزية أما لأمتاني بيشوتا أمتي إيما قرآن بك وسطو توارد سورة براكان لا بدايتي أم قرآن السير بك بسم الله الرحمن الرحيم دس في ذكت همو سورة كان جقل سورة توبة بسم الله الرحمن الرحيم دس في ذكت پێغەمبەرمان عەلەیهی السەڵاتو وەسەلام هەر کتابێک هەر ڕیسالە و پەیامێکی ناردبە بە بسم الله الرحمن الرحيم دەستی پێ دەکرد کە سەحابەی دەنار بۆ جەنگ دەیفەرموو غەزو بسم الله بڕۆن جیهاد بکەن بە ناوی خوای پەروەردگار سەحابە ڕەزای خوای پەروەردگارێنێ بێ بە هەمان شێوە کتابی زانایان سەیر بکەن لە بیداتەکەی بە بسم الله الرحمن الرحيم دەستیان پێ کردووە ئەمە مانای چییە؟ مانای ئەمەیە ئەم کەلیمەیە لە شەرعی ئێمە زۆر گرنگی پێدراوە براکان زۆر گرنگی پێدراوە بۆ ئەهەمێتی ئەم کەلیمەیە لە ژیانی من و تۆ چییە؟ ئێستا پێت دەڵێم با هەز ڕابگری ئەگەر کەسێک کاشکای حاڵی خۆی دەکات دەڵێت من مەسروفاتم زۆرە لە ماڵدا پێڕاناگەم هەر چەندی ئیش دەکەم هەر چەندی ماڵ پەیدا دەکەم مەسروفاتم گەلێک زۆرە پێت بڵم هۆکارەکەی چێ مەسروفاتت ئاوا زۆرە بەرەکەت نییە لە ماڵەکەت بۆچی بەرەکەت نییە لەبەرەوەی ناوی خوا لە کاتی خواردنەکەدا هیچ یەکتان نایهێنن ئەگەر تاکەکانی ناو ماڵێک لە کاتی نان خواردندا بسم الله بکەن خوا بەرەکەت دەخاتە سەر ئەو خواردنە ئەمە دینە هەر یەکێک لەم کەلیمانە و لەم حەدیسانەی ئێستا باسی دەکەم براکانم بە سادەی وەرمەگرن پێغەمبەرێک عەلەیهی السەڵاتو وەسەلام هەواڵی ئەومان پێدەدا کە لەسەری و حەوت تەبەقەی ئاسمانەوە خوا مەلایکەتێکی تایبەت دانا و وحی بۆ دێنێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى والله يك كلمة لزباني درناشيت كبئم بفرمي إلا وحي لأن خوا بيهاتو خوا بيفرمو دايك من عائشة رزاي خاي پروردگاري ليه بدا فرمي پیغمبر عليه الصلاة والسلام يأكل طعاما خواردنكي دخوارد في 6 من أصحابه لقل شجلها ولاني فجاء أعرابي فآكله بلقمتين كابراشي عربيها ترواي كردو بارويل دا خوارنكي تواو كرت پیغمبر عليه الصلاة والسلام فرموي أما إنه لو سمى لكفاكم فرموي أقر هاتبا أو بياوة بسم الله كردبا لسرتا أو خوارنا بشي همو تاني دكرت چەند ماڵ هەیە کەوا بە دەستپێکردنیان بە خواردن بسمیلا دەکات باوکەکە بسمیلا دەکات بە مناڵەکانی بە خێزانەکانی بە خێزانی دەڵێت بسمیلا بکە بەرەکەت لەو ماڵەدا بوونی هەیە خەڵک پێی سەیرە مەسروفاتیان ئاوا کەمە لەبەرەوەی بە ناوی خوا دەست پێ دەکەن بسمیلا برای خۆشەویستم ئەگەر تۆ کاشکای حاڵی خۆت دەکەی دەڵێی کێشەی عایلەیم گەلێک زۆرە لەگە خێزانەکەت کێشەت هەیە لەگە مناڵەکانت کێشێت هەیە مناڵەکان لە بین یەکتردا کێشەیان هەیە پێغەمبەرمان عەلەیهی السەڵاتو وەسەلام وەکو جابری کوڕی عەبدوڵڵا بمان دەجێڕاتەوە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی إذا دخل الرجل بيته ئەگەر پیاوێک چۆ ماڵەوە يذكر الله يادي خواي پروردگاری کرد عند دخوله وعند طعامه كدتت ماڵەوە ناوی خوا دێنێت ناوی خوا هێنانیش بە شەرع بۆمان دانراوە لە ڕێگەی پێغەمبەرەکەمانەوە عەلەیهی السەڵاتو وەسەلام کە فەرموویەتی کاتێک چوونە ماڵەوە بڵێن بسم الله ولجنا
وبسم الله خرجنا وعلى ربنا توكلنا. هاتینا ماڵەوە بە ناوی خوا، هەروەکو چۆن کە چوینە دەرەوە بە ناوی خوا چوینە دەرەوە، و پشتبەستنمان تەنها بەخوای پەروەردگارە، تەوەکولمان لەسەر ئەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی هەر کەسێک کە چوو ماڵەوە بسم الله کرد و لە کاتی نان خواردنەکەی بسم الله کرد، قال الشەیطان، شەیطان بە دار و دەستە و هاوڕێکانی دەڵێت لا مەبیتە لەکم ولا عەشا، لەو ماڵەدا نە جێگەی مانەوەتان ماوە نە خواردنتان ماوە، بڕۆنە دەرێ، لەو ماڵە جێتان نەماوە. بۆچی کێشەی عایلەیی هەیە؟ شەیطان لە ماڵەکاندا مۆڵگەی داناوە. براکان، هەموو کێشەیەک لە ماڵدا کە دروست دەبێ مەزدەڕەکەی شەیطانە، وەڵڵاهی شەیطانە. شەیطان لە ماڵێکدایە کە سەرپێچی خوای تێدا بێ، ئەمما ماڵێک یادی خوا و ناوی خوا بهێندرێ شەیطان تەحەمل ناکە، ناتوانێت لەو ماڵە بژی، ناتوانێت لەو ماڵە بمێنێتەوە. لا مەبیتە لەکم ولا عەشا، نەخواردن و نەجێمانەوەتان نییە، بۆیە ئەو ماڵە چۆڵ دەکەن. بەڵام هەر پیاوێک کە چووە ماڵەوە یادی خوای نەکرد عند دخوله و عند طعامی، نە لە کاتی چوونە ژوورەوەی نە لە کاتی خواردنی، چووە ماڵەوە بە گۆرانی چووە ماڵەوە، چووە ماڵەوە بە جوێندان چووە ماڵەوە، باو شێوەی ئەوە یا هەر کەلیماتێکی ئەمڕۆکەوە جێ کەلیمە شەریعەکانی ئێمەی گرتووەتەوە، ئەم کاتتان باش و ژیانتان باش و بەیانیتان باش و لەکوێ فێر بوون؟ کوا ئەو ئایەت و حەدیسەی باسی ئەم کات باشی تێدایە؟ کوا لە شەرعی ئێمەدا السلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتو، بسم الله بەوە دەبێ داخڵی ماڵ بی. برای خۆشەویست، ئەم هەموو دیکۆراتە ئەوروپیە چیە لە خۆت داهێناوتەتە دی؟ پێشت دوایە موسەقەفی. سەقافەت لەوەدایە ئەسڵی خۆت بدۆزیەوە، ئەسڵی تۆ ئەوەیە بە فەرمانی خوا بجوڵێەوە. فەرمووی هەر کەسێک کە هاتە ماڵەوە یادی خوای نەکرد و بسم اللهی نەکرد، شەیطان بە دار و دەستەکەی دەڵێ ئەدرەکتم المەبیتە والعەشا، تەواو جێگەی مانەوەتان ئێرەیە، دەستان کەوت، خواردنتان دەستکەوە، لێرە دەمێننەوە. ئەوجا شەیطان لە ماڵێک بمێنێتەوە، هاوار بۆ ئەو ماڵە، چی لێ دێ ئەو ماڵە؟ جگە لە خەم و خەفەت و دڵتەنگی چ شتێک میوانێتی؟ هیچ. بۆیە ماڵەکان دڵتەنگن لەبەرەوە یادی خوا ناهێندرێت. تخوا ئەگەر کەسێک دەڵێ کووایە چەند جار بسم الله دەکەی لە ماڵەکەتدا؟ برای خۆ تخوا خۆت بسم الله دەکەی لە کاتی نان خواردن کە دەڕۆیە و ماڵەوە ئەم زیکرە دەکەی؟ تخوا کە دەست بە نان خواردن دەکەی بسم الله دەکەی؟ کە دەڕۆی سەلام لە ماڵ و منداڵت دەکەی؟ ئەی مادام بۆچی گلەی دەکەی دەڵێ ژیانە ماوایە؟ تۆ وازت لە یادی خوا هێناوە لە ماڵەکەتدا. هەر کەسێکەوە دەڵێ من کە دێمە دەرەوە ترسم هەیە لەم هەموو فیتنەی سەردەما، دەترسێم لە نەفسی خۆم، دەترسێم تووشی فیتنەیەک ببم لە دنیامدا، فیتنەیەک لە دینمدا، دووچاری ناڕەحەتیەک، دووچاری زەرەرمەندیەکی گەورە لە معامەلەیەک زەرەر بکەم، یا لە ڕێگەیەک ناڕەحەتیەکم توش بێ، سەیارەیەک لێم بدا، وەهاو شێوەی ئەوە بسم الله بکە کە سوێ دەرەوە. چۆن؟ پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ هەر کەسێک کاتێکە لە ماڵەکەی دەرچوو بڵێت بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله، هەر کەسێک ئەمە بڵێت بە ناوی ئەڵڵاه کە چوە دەرەوە، بڵێ بە ناوی ئەڵڵاه، پشتم بەس تەنها بە ئەڵڵاه، لا حول ولا قوة إلا بالله، هیچ هێزێک نییە، هیچ گۆڕانکاریەک لە ژیانی من بکات ئللا ئەڵڵاه نەبێت. هیچ شتێک ناتوانێت گۆڕانکاری لە ژیانمدا دروستکە ئللا ئەگەر ئەڵڵاه ویستی لێ بێ و ویستی لەسەر بێت. دەفەرمێت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەر کەسێک ئەمە بڵێت یوقال دەوترێت هودیتە وەکوفیتە وەوقیت، ئەوە ڕێنمونی کرایی، هیدایەت درایی بەرەو هەموو ڕێگەیەکی چاک کە بۆ دنیات خێرە و بۆ ئاخرەتیشت خەیرە، ڕێنمونی کرایت و ئەوەندەشت بەسە وەکوفیت وەکەفا بالله وەکیلە، واللهی بەسە خوا کەفالەتی مام کا براکانە، وەوقیت وە پارێزراویشی تەواو. وتنحى الشياطين، الشيطان كان لولا ودين بوي لا ريب كان، چونکە ئەنواع فتنە هەیە کاک، ئەنواع فتنە هەیە،
لە فتنەی شەهەوات و ئارەزوبازیەوە بیگرە بۆ ئافرەت و بۆ ماڵی دنیا و بۆ ئەوە هەتا وەکو دەگاتە فتنەی بچووک هەر ئەنواع فتنە هەیە ئەوڕۆ شەیتانەکان دێن بۆی لا ڕێی بکەن شەیتانێک لەو لاوە دەڵێ كيف لك برجل چۆن دەتوانن ئێوە پیاوێک کەسێک لا ڕێ بکەن بەسەریدا زاڵ بن لە کاتێکدا قد هدي وكفي ووقي چۆن دەتوانن لە کاتێک ڕێنمونی کرابێ لەلایەن خواوە پارێزراوە بێ لەلایەن خواوە هیچتان پێ لەگەڵ ناکرێت بۆ وازی لێ دێنە ئێمە دەڕۆینە دەرەوە ئاوا دەڵێن بۆی ئەم هەموو ناڕەحەتی و خەم و خەفەتە کە دەڕۆیە دەرەوە بە کۆڵە خەفەت دەگەڕێەوە ماڵ ئەنواع فتنە تووشت دەبێت ئەوەیە مۆزوعەکە کە یادی خوا ناکەی بسمیلا چەندە کاریگەری هەیە لەسەر ژیانمان سەیر بکەن ئەگەر کەسێک دەڵێ من ترسم هەیە لەوەی کەوا خێزان پێکەوە بنێ مناڵم ببێ مناڵەکانم ببنە کەسێک ژیانم تاڵ بکەن یا کەسێک کە دڵم من ترسم هەیە سپێنە مناڵەکانم ببنە مناڵێک ئازارم بدەن لە باتی ئیسراحەت بکەم لە دەستیان تووشی ناڕەحەتی ببم برای خۆشەویستم پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر کەسێک چوو بۆ لای خێزانەکەی بۆ کاری شەرعی بۆ سەرجێیی بڵێت بسم الله اللهم جنبنا الشيطان وجنب الشيطان ما رزقتنا فقضي بينهما ولد فرمووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک چوو بۆ لای خێزانەکەی بۆ کاری شەرعی بڵێت بسم الله بەناوی الله پەروەردگار شەیطان لە من و لە خێزانم دوور بخەوە و لەوەش کەوا پێمان دەبەخشیواتە لەو مناڵی کە پێمان دەبەخشی ئەگەر خوای پەروەردگار بڕیار بدا لەو شەوە مناڵیان ببێت مناڵیان پەیدا ببێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هیچ شتێک ناتوانێ زەرەر لەو منداڵە بدە تەواو شەیطان ناتوانێ زەرەری لێ بدات ناتوانێ زەرەری لێ بدە مناڵێکی ساڵح و پاک و دیندار و چاکت دەست دەکەوێت ئەگەر کەسێک براکانم ترسی هەیە لە ڕۆژگاردا ناڕەحەتی و ناخۆشی و نەخۆشی توش بێت ئەگەر بە ساڵدا چووە ترسی ئەوەیە کە تووشی نەخۆشی ببێت ئەگەر ترسی ئەوەی هەیە لە شەودا ئەنواع ناڕەحەتی و خەفەت و ترسی لەسەرە و دەترسێ لێی ئەوە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام بۆی ڕوونکردوینەوە کە چ بڵێن براکان فەرمووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک لە بەیانیدا سێ جار لە ئێوارەدا سێ جار بڵێت بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم هر كسك لبياني دا سيجار بلت لإوارش دا سيجار بلت يعني أم دعاء لبياني إواره سيجار دباري بكاتو بسم الله الذي بناوي أو پروردگاري بناوي أو الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء هیچ شتێک لەگەڵ ناوی ئەو نە لە زەوی نە لە ئاسمان زەرەر نادات وهو سميع عليم و ئەو پەروەردگارەی کەوا بیسەرە بە هەموو داواکاری عەبدەکانی و شارەزایە بە هەموو حاڵی بەندەکانی هەر کەسێک ئەمە بڵێت ئەوە ئەگەر لە ئێوارە بیخوێنێت تا بەیانی هیچ شتێک ناتوانە زەرەری لێ بدات ئەگەر لە ئێوارە بیخوێنێ تا بەیانی لە بەیانی بیخوێنێ تا ئێوارە هیچ شتێک ناتوانە زەرەری لێ بدات ئەبانی کوڕی عوثمان ئەم حەدیسەمان بۆ دەگێڕێتەوە لە عوثمانی کوڕی عەفان ڕەزای خوای گەورەی لێ بێت کاتێک ئەم حەدیسەی باس کرد ئەبان لە حاڵەتێکدا بوو لایەکی ئیفلیج بوو کابرایەک لەوێ دانیشتە بوو سەیری ئەبانی دەکرد دەیوت باشە پێم سەیرە لە دڵی خۆیدا سەیری دەکرد باشە ئەگەر ئەم دوعا گرینگە هەیە باشە بۆ تۆشی شەلەلی بووی ئەتو ئەبان وتی با تەنظر ئیلەیە ئەو با سیرم دەکەی فەرمووی حەدیسەکە بەو شێوەیە کە وتم گومانت نەبێت لە ڕاستی حەدیسەکە و گومانت نەبێت لەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وای فەرمووە بەڵام لم أقله يومئذ كمن دبيني شلل بوم أو رجيك توشي شلل بوم توشي أو حالة بوم أو ذكر من أخوان دبو
بۆیە وام لێ هات سبحان الله بۆیە سەیر مەکە کە لایەکم شەلەلە ئەو ڕۆژەی کە تووشی ئەو حاڵەتە بووم ئەم زیکرەم نەخوێندبوو چێ لە ئێمە دەیخوێنێ چێ لە بەریەتی چێ لە بیریەتی چێ بەدوای یادەگەڕێ بزانن بسم الله چەند کاریگەری هەیە لەسەر ژیانمان کاریگەری تری چیتر هەیە بە بەیزنی خوای گەورە لە وتاری دوم باز دەکەین خوای گەورە هیدایەتمان بەدا بەردەوام یادی خوا لەسەر زبانمان بێ